بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 142 لەپەڕە 142 گەیشتمە بۆ شیکاری هەندێ پرسیار هەندێک جار بە هزر دەتوانی بەشینەوە بەکاربێنی. لێرە بڕێکی جەبری هەیە، دوو پیتە جاران لێ مەکە دەکاتە 8 پیتی لە ئیش دەکاتە 57. لێرانە من دەبی لە جیاتی دانان بەکاربێنم لە جیاتی پیتەکە 8 و پیتی 8 و پیتی لە ئیش 57 و هێمای لێکدان بنووسم. بەڵام ڕەنگە هەندێک ئاسام نەبی لۆ هەموو کەس بتوانی 8 جاران 57 بکە، لەبەر هەندێک لێرە نووسرایە دەتوانی ڕێگای بەشینەوە بەکاربێنی. بەشینەوە مانای ژمارە گەورەکە، دەتوانم بکەمە دوو ژمارەی ئاسان 57 بکەمە 57 یەک جار 8 جارانی 50 بکەم، ئەو جە دوایە کۆی بکەمەوە لەگەڵ 8 جاران 7 ڕەنگە ئاسانتر بی. ئەگەرە من 8 جاران 50 بکەم دوای کۆی بکەمەوە لەگەڵ 8 جاران 7 ئەوها دەنووسرێ. ئەگەر بمەوێ دەتوانم کەوانە دانێم کە هەتا بزانم کامە کەوانە لەگەڵ کامە ژمارە لەگەڵ کامە ژمارە لێک دەدەم. 8 جاران 50 سفرەکەی دەینمە خوارێ، ئەو سفرەی ئێرە 8 جاران 5 بەخۆی دەکاتە 40 سفرەکی هەیە کەواتە دەکاتە 400. 8 جاران 7 لە خشتەی لێکدان دەتوانم بینم دەکا 56، ئەو جە دوایە 456 کۆ بکەمەوە زۆر ئاسانە. خانە یەکان لەگەڵ یەکان دەکا 6، خانەی دەیان لەگەڵ دەیان دەکا 5، چارەکەش خانەی سەدانە هیچ نییە لێرە دێتە خوارێ. ئەوە ڕێنماییەکەیە کە هەندێک جار دەتوانین بەشینەوە بەکاربینین. ئێستا دێمە لای ساغ بکەوە. پرسیاری یەکەم بەجێ دەهێڵم چونکە ساغ ڕوونم کردیتەوە لەوانەکانی دیکە. دێمە لای پرسیاری ژمارە 2 چۆن دۆزینەوەی بەهای ئەو بڕە جەبریەی خوارەوە پێش سادەکردنی. واتە یەکەم جار بزانە پیتەکە بەهایەکەی چەندە لە جیاتی دانێ پێش ئەوەی سادەیکەی و بەهای بڕەکە دەربینە و دۆزینەوەی بەهاکەی پاش سادەکردنی دەمانگەیەنتە هەمان ئەنجام. واتە ئەمن لێرە ساغی دەکەمەوە کە هیچ کێشە نیە لە کاتی دۆزینەوەی بڕ. هەندێک جار دەتوانم یەکسەر بەهای پیتەکە دانێم لە جیاتی، هەندێک جار سادەی دەکەم ئەو جا بەهای بڕەکە دادەنێم. هەردووچی ڕاستە، بەڵام زۆر جار سادەکردن زۆر ئاسانکاریمان لۆ دەکا. با ئێستا ئەمن ئەو بڕێ بینم پێش سادەکردن لە جیاتی پیتەکە ژمارە 2 دانێم. لێرە گەر تەماشاکەم بڕەکەم نووسیەوە 4 کۆ 6 کۆ 7 بزانم پێش سادەکردن ئەگەر پیتەکەی لە جیاتی پیتەکەی دانێم دەبیتە چارەکەی وە کۆی خۆی دەنووسمەوە جارانەکی دەنووسم دەکاتە 2 کۆی دەکەمەوە لەگەڵ 6 دیسان جاران 2 ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 7. ئێستا ڕیزیەتی کردارەکان 4 جاران 2 دەکا 8 کۆ 6 جاران 2 12 کۆ 7. ئەوە یەکەم جار لێرە 8 و 12کەی کۆ دەکەمەوە دەکاتە 20، ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 7 دەکاتە 37 دەکاتە 37. ئەوە پێشی ئەوەی ئاسانکاری بکەم، پێشی ئەوەی سادەی بکەم. دوایە لێرە ئەو جارێ سادەی دەکەم، ڕێکیان دەخەم، ئەو 4 و 6 ڕێکخستن هەیە، ڕادەکان لێکچوونە پێک دەچن کەواتە دەتوانم بنووسم 10 کۆ 7. ئەوجە پاشان دەیەکەی بنووسم جاران دەزانم دەکاتە 2، ئەوجە کۆ 7 ئەوجە 10 جاران 2 دەکا 20 کۆ 7 دەکاتە دیسان 37. هەز دەکەم
کە ڕێکیان دێخم ئیشەکە ئاسانترە. ئەو پرسیارە تەواو بوو، دێمە لای ڕاهێنانی ئاراستەکرا و بەهای هەریەکە لەو بڕانە بدۆزەوە بە پێی بەهاکانی س لێرە دەگۆڕدرێ، جارێک سێ، جارێک دووە، جارێک یەکە، جارێک سفرە، هەمان بڕە جەبریەکەم هەمانە هەریەک شتە، بەڵام جارێک لە جیاتی ئەو سێی دادەنێم، جارێک دووی دادەنێم، جارێک یەک دادەنێم، جارێک سفر بزانم دەکاتە چەند. هەر تەنیا لە جیاتی دانانە. ئەمن لێرانە چەند پرسیار هەیە لە سێوە هەتا هەشت هەموویانم شیکار نەکردێ، چونکە هەشت پرسیار و هەر پرسیارەی چار هەر جاران چار دەبی 32 جار ئەمن شیکار بکەم. هەر وەکو یەکە تەنیا بیرکردنەوەکەی بزانین چییە دەتوانین بە خۆمان شیکار بکەین. لەبەرەوەی هەندێک پرسیارم شیکار کردی و هەندێکیشیانم هێشتیتەوە بۆ خوێندکاری ژیر، با بزانم کامەیانم شیکار کردیە، وا بزانم پرسیاری سێم شیکار کردیە، با بچم تەماشاکەم. بەڵێ پرسیاری سێم شیکار کردیە، پرسیارەکەم نووسیتەوە. ئێستا لە جیاتی پیتی یەکەم ژمارە دادەنێم کە سێیە. شەشەکەی دەنووسمەوە کۆ 5 جاران سێ، دیسان شەشەکەی دەنووسمەوە کۆ 5 جاران سێ دەکە 15، ئەو جە 16 و 15 دەکاتە 21 تەواو. ئەو جارەی دیسان ئەو جارە پیتی ئەو جارەی ژمارە دووی دادەنێم، لە جیاتی دوو شەشەکەی دادەنێم کۆ 5 جاران دوو دەکات 10، ئەو جە کۆیان دەکەمەوە 6 و 10 دەکات 16. لێرە کردیە 21، لێرە کردیە 16. ئەو جارەی لە جیاتی دووی چ دادەنێم 1، شەشەکەی دەنووسم کۆ 5 جاران 1 5 دەکاتە 11، لێرە کردیە 16، لێرە کردیە 21 هەتا دێکم دەبتەوە. ئەو جارێک کە سفرم دانا، ئەگەر سفری دانێم شەش هەروەکو خۆی دێتە خوارە 5 جاران سفر هەر سفر کەواتە تەنیا دەکاتە 6. ئەو بەو جۆرەی بە ئاسانترین شێوە لە جیاتی دانان و ڕیزیەتی کردارەکان و هەڵە نەکردن دەتوانم بەهای هەر بڕێک بمەوێ ببینمەوە، بزانم پاشی ئەو پرسیارێک کامەم دروست کردیە پرسیاری سێ، بزانم بچم کامەیە تەماشاکەم لێرە. پرسیاری 7 پرسیاری 7 پیتی تواندوو کۆ سێ. یەکەم جار لە جیاتی دانان دووە سێە ببورن سێ تواندوو کۆ سێ تواندوو دەکەنەوە کۆ سێ دەکاتە چەند؟ زۆر ئاسانە 12. ئەو جارەی لە جیاتی دانان لە جیاتی دووی دادەنێم 2 تواندوو دەکاتە کۆی دەکەمەوە لەگەڵ سێ 2 تواندوو 4 جاران سێ دەکات 7، لێرە کردیە 12، لێرە بووە 7. ئەو جە لێرە کە یەکم دانا بووە 4، پاشان کە سفرم دانا سفر توان هەرچبی هەر سفرە تەنیا سەیەکە دەمینێتەوە. بەو شێوەی ئەوەش تەواو بوو. ئەو جە بزانم کامە پرسیارم چاکردیە. ڕەنگە پرسیاری 5شم چاکردبی، با تەمەشاکەم. بیست و چار دابەش کامەیە، کامە پرسیارە ئەوەی ڕاستی بی نازانم، با تەمەشاکەم. 24 دیارە پرسیاری 8 پرسیاری 8 24 دابەش سێ هەبوو کۆ 2 ئەو هابوو ئەوهایە 24 دابەشی سێ پیتی کۆ 2 یەکەم جار پیتی سەکە سێە، واتە باچاچی کەم لێرە ئەوها باشترە تا بیبینین ئیشەکەم کو کردیە. لە جیاتی پیتی چ دادەنێم سێ کۆی دەکەمەوە لەگەڵ 2، ئەو جا ڕیزیەتی کردارەکان 24ەکەی دەبی وەچی خۆی بینەوە خوارێ دابەشەکە وەچی خۆی سێیەکە وەچی خۆی
سەیەکەوە چ خۆی ناسێ جاران سێنەوە ئەوجا کۆدوو دیسان ئەو جارەی دیسان 24ەکە دەبی لە سەرێ بنووسمەوە 9 لەگەڵ 2 دەکاتە 11 ئەگەر بمەوێ ئەوها بەجێی دەهێڵم ئەگەر نا 24 چەند 11 هەیە لە 24 دوو هەیە دوو جاران 11 دەکات 22 دەمینێتەوە 2 بەسەر 11 دەتوانم ئەوها بینوسم یان دەتوانم لێ بگەڕێم وەکو خۆی ئەو جارەی ئەگەر لە جیاتی پیتی چ دانێم دووی دانێم چ ڕووی دەدا ئەگەر دوو دانێم 24 لە سەرێ دیسان دەنووسرێتەوە لە خوارێ سێ جاران دوو کۆدووەکە وەکو خۆی دێتە خوارەوە چی دەبینین ئەوجا 24ەکە دەبی دیسا بنووسمەوە دابەشی کەم سێ جاران دوو دەبی یەکەم جار جارانەکەی بکەم سێ جاران دوو دەکات 6 کۆی دەکەمەوە لەگەڵ دوو ئەوجا پاشان دەکاتە دیسان 24 دابەش 8 24ش دابەش 8 دەکاتە سێ ئەنجامەکە لێرە بووە سێ لێرە بووە دوو کەمتر لە سێ واتە لێرە ئەو جارەی ئەگەر لە جیاتی پیتی یەکی دانێم چ ڕوو دەدا هەمان پرسیارە لە جیاتی پیتی یەک ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ دووەکە هەر بەخۆی هەیە 24ەکەی دەنووسمەوە سێ جاران یەک سێ کۆ دوو دەکا 5 24 دابەش 5 24 دابەش 5 یان ئەو هەدەی هێڵمەوە یان چەند پێنج هەیە لە 24 4 هەیە 4 جاران 5 24ش دەمێنێتەوە بەسەر 5 ئەو جارێ ئەگەر پیتی سفر بوو چ ڕوو دەدا 24ەکەی دەینم دابەشی سێ جاران سفر کۆی دەکەمەوە لەگەڵ دوو دەکاتە 24 دابەش سێ جاران سفر هەر سفر کۆی بکەمەوە لەگەڵ دوو هەر دەکات دوو واتە 24 دابەش دوو دەکاتە 12 کە هەرتا بچووک بۆ پیتەکە هەتا بچووک بۆ ژمارەکە بەهای هەموو بڕەکە گەورەتر بوو 12 دوایە 4 دوایە 3 دوایە 2 واتە چەند پیتەکە گەورەتر بی بەهایەکە کچکەتر دەبوو ئەوە تەواو بووم وابزانم هەر ئەو پرسیارانە لێرە نازانم ئەگە پرسیاری دیشم زانم تەماشای کەم زانم چیتکە هەیە ئەوە پرسیاری نوۆیە واتە تەواو بووم لێرە ئەوانی دیکە دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر دێمە لای بڕەکە سادە بکە ئەو جا بەهایەکەی بدۆزەوە بە پێی بەهای گۆڕاوەکە لێرە گۆڕاوەکە دەکاتە سێ یەکەم جار سادەی دەکەم کو سادەی دەکەم دەگەڕێم بە دوای ئەو ڕادانەی ڕادا ئەوە ڕادەیە ئەوە ڕادەیە ئەوە ڕادەیە مانای چێ ڕاداواتە هێمای کۆیان کەم جودای دەکاتەوە لە ڕادەیەکی دیکە هێمای جاران هێمای لێکدان و هێمای دابەش بە ڕادە داناندرێواتە هێما ڕادە دروست ناکات تەنیا هێمای کۆ وەکەم ڕادە دروست دەکە با بچم زانم ئەو پرسیارەم کو چاک کردیە پرسیارەکە چییە؟ 4 سین کۆ سێ سین کەم 4 سین کۆ سێ سین دوابزانم لێرە دەبا کەم بە لێ 4 سین کۆ سێ سین کەم 8 چی لێ دەکەم یەکەم جار ئاسانی دەکەم سادەی دەکەم ساکاری دەکەم 4 س وە سێ س دەکاتە 7 س کەم 8 ئەوجا ئێستا لە جیاتی دانان 7 جاران چ جاران سێ ئەوجا کەم 8 7 جاران سێ دەکات 21 کەم 8 دەکاتە سێ ناکاتە سێ دەکاتە 13 دەکاتە 13 ببورن 21 هەشتی لێ بڕوە یەکسانە بە 13 ئەوە تەواو بووم پرسیارەکەی پاشیوی بزانم چییە پرسیاری 10
پرسیاری دا هەمان شتە یەکەم جار بڕەکە سادە دەکەم ئەو جا لە جیاتی پیتەکە دیسان ژمارە 3 دادەنێم. پرسیاری دا 15 کەم 11 کۆ 10 بزانم ڕاستە یان ڕاست نییە؟ ڕاستە. چ دەکەم 15 و 11 لێکیان دەردەکەم 15 11 لێ بڕوا دەکاتە 4 مە ئەو جا کۆی دەکەمەوە لەگەڵ وەکو خۆی دەینووسمەوە ئەو جا ئێستا 4 جاران 3 دیسان مەئیش لێرەش هەر 3ە لەولاش 3 بوو 4 جاران 3 کۆ 10 4 جاران 3 دەکاتە 12 کۆی بکەمەوە لەگەڵ دەکاتە 22 دەکاتە 22. ئەوەش تەواو بوو. بێمە لای ڕاهێنانی ئازاد بەهای هەریەکە لەو بڕانە بدۆزەوە بە پێی بەکارهێنانی دیسان 3 و 2 و 1 و 0 لە هەر یەک لەو بەهایانە جارێک سەکەی لابە بیکە 3 جارێک لای بە بیکە 2 جارێک لای بە بیکە 1 ئەوە بەو جۆرەی هەتا بڕەکەی دەبینمەوە. پرسیاری 11 بزانم ئەم شیکارم کردیە یان نالێرە. پرسیاری 11 نەکردێ دیارە پرسیاری 12 دروست کردیە چونکە هەستم کردێ پرسیاری 11 دیارە بە 12 دەستم پێ کردی کو دەستم پێ کردیە پرسیارەکە چییە؟ پرسیارەکە 0.25 لە 100 کۆ 4 ئەگەر سێبی پاشان ئەگە دووبی ئەگەر یەکبی و ئەگەر 0 بی یەکەم جارکە 0کە سێبی 0.25 جارانی 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 4 0.25 جارانی 3 جاران 5 15 3 جاران 2 6 یەکیش 7 لە ڕاستی فاریزە لە 0.25کە 2 خانە هەیە لە 0.75کەش دەبی 2 خانە هەبی لە ڕاستی فاریزە ئەو جا کۆی دەکەمەوە لەگەڵ 4 تەواوە 0.75 ژمارەیەکی کەرتیە فاریزەیە ڕێژەیە کەواتە کە کۆیان دەکەمەوە تەنیا چارەکەی لە جیاتی سفرەکەی دادەنێم 75ش دەنووسمەوە. ئەو جارەی ئەگەر لە جیاتی 3 دووی دانێم هەمان پرسیار چ ڕووی دەدا؟ 2 جاران 5 10 2 جاران 2 4 یەکیش 5 فاریزەکەی لە چێدانێم لێرە چونکە 2 خانە دەبی هەبی پاشی فاریزەی واتە لە لای ڕاستی فاریزە ئەو جا کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دەکاتە 4.5 4.5 4.5 سفرەکەی دەتوانم لابەم هیچ کێشە نییە. ئەو جارێ ئەگەر یەک بوو چ ڕوو دەدا واتە 0 فاریزە 25 جاران یەکەر وەکو خۆی دەنووسرێتەوە کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دەکات 4 و 0 و 25 ئەو جارێ ئەگەر 0 بوو چ ڕوو دەدا هەر شتێک جارانی سفری بکەم هەر دەکا 0 واتە تەنیا چارەکە مایتەوە 4 کۆ 0 ئەوە پرسیاری 12 ئەدی پرسیاری ئێستا ئەو پرسیارە چەندە لێرە؟ بزانم پرسیاری 15 کو شیکارم کردیە. پرسیاری 15 چ بووە؟ بێمە 12 ئەوەش 15 بزانم 15 کامەیە؟ پرسیاری 15 12 دابەش پیتی س کۆ 1 کۆ 7 لێرە من بۆ جۆرەی ئەگەر تەماشایان کەین زانم دەتوانم ئەوە پرسیارەکەیە ئەو جا یەکەم جار پیتی س دەگۆڕم بە 3 12 دابەش 3 کۆ 1 ئەوانی دی هەموو وەکو خۆی دەینمە خوارێ پاشان چ دەکەم پاشان 12کە وەکو خۆی دەینمە خوارێ 3 و 1 کۆ دەکەمەوە دەکات 4 کۆ 7 ئەو جا 12 دابەش 4 دەکاتە 3
ئەو جە سێی کۆ دەکەمەوە لەگەڵ حەفت دەکاتە دا، دەبی بکاتە دا. نووسیتم ئەو جە دێمە لای کە لە جیاتی سێی ئەو جارەی دووە، ئەو جارەی هەمان پرسیار بەڵام پیتی سئلا دەبم، دەنووسم دوو. هەمان پرسیار ئەو جارە پیتی سئلا دوازەکە وەکو خۆی، دوو کۆ یەک، ئەو جە کۆ حەفت لە تەنیشتی، دوایێ دوازدە دابەش چەند، دابەش سێ، چونکە دوو لەگەڵ یەک دەکاتە سێ، ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ حەفت، دوازدە دابەش سێیەکەی ئەنجام دەدەم دەکاتە چار، چاری کۆ دەکەمەوە لەگەڵ حەفت دەبیتە یازدە. پێی ناوێ بنووسم یان دەتوانم بنووسم لێرە یازدە. ئەو جارەی لە جیاتی یەک دادەنێم، دوازدە دابەش یەک کۆ یەک، لێرە یەکم دانا، ئەوانی دی هەموو وەکو خۆی هیچ تەنیا سئەکە دەگۆڕێ. ئەو جا دوازدە دابەش دوو، چونکە یەک و یەک دەکا دوو، دوازدە دابەش دوو دەکا شەش، شەشیش کۆ بکەمەوە لەگەڵ حەفت دەبی بکاتە سێزدە. پێشتر کردیە یازدە، پێشتر کردیە دا یازدە، دوایە سێزدە. ئەو جا ئەگەر سفر بوو دەکاتە چەند، لە جیاتی سفرم دانایە لێرانە سفر، ئەگەر سفر بوو ژمارەکانی هەمووچی خۆی دێتە خوارێ، دوازدە دابەش یەک هەر دوازدە، چونکە یەک و سفر هەر یەک، ئەو جە دوازدە و حەفت دەکاتە نۆزدە. بەو شێوەیە ئەو پرسیارەش تەواو بوو. بێمە لای پرسیاری سێزدەشم چاک کردێ دیارە، ئەوە یەکەم جار پرسیاری پازدەم چاک کرد، دوایە هەستم کرد ڕەنگە سێزدەش تۆزێک ئاسان نەبی زۆر بە ئەویش شیکارکەم. هەمان ڕێگە، هەمان بیرکردنەوە، هەمان شت، ژمارەکان وەکو خۆی دەنووسمەوە، تەنیا پیتی سئەکەی دەگۆڕم، کەواتە 21 دەنووسم، کۆی دەنووسم، نیو یەک بەسەر دوو دەتوانم بنووسم وەکو 0 و 5 ئەگەر بمەوێ جارانی سئی بکەم. ئەو جە دوایە یەکەم جار پیتی سێە، 21ەکەی دەنووسمەوە، سێ جاران 0 و 5 دەکاتە 15، پاشان فاریزەکەی دادەنێم دەکاتە 1.5. ئەو جە ئێستا 21 کۆ بکەمەوە لەگەڵ 1.5 زۆر ئاسانە، 22.5 بەدەستم دێ، هەر بە هزریش ئەگەر نەشزانم ئاوە. ئەو جارەی ئەگەر لە جیاتی پیتی دووم دانات چ ڕووی دەدا؟ هەمان شتە، 21 کۆ 0 و 5 لە جیاتی پیتی دوو، ئەو جە 21 کۆ دەکەمەوە لەگەڵ دوو جاران 5 10 و فاریزەکەش دادەنێم دەکا 1، دوو جاران نیو هەمیشە دەکاتە 1، ئێستا 21 کۆ بکەمەوە لەگەڵ 1 دەکاتە 22 تەواو. ئەو جارەی ئەگەر لە جیاتی پیتی یەکم دانات چ ڕوو دەدا؟ 21 کۆ دەکەمەوە لەگەڵ نیو، چونکە یەک جاران نیو هەر نیوە، یەک جاران هەر چبی هەر ژمارەکەیە، پاشان 21 لەگەڵ نیو دەکا 21.5. ئەوە بەو جۆرەی پرسیاری سێزدەش تەواو بوو. ئێستا بچمە لای پرسیاری ئەگەر سفر بوو لێرە یان یەک بوو، ئەگەر سفر بوو چ ڕووی دەدا؟ ئەگەر سفر بوو بێگومان تەنیا 21کە دەمینێتەوە، چونکە سفر جاران هەرچ بکەم هەمووی دەبیتە سفر هەر لێرەوە، بەڵام دەتوانم سفرەکەی دانێم و بەرەبەرە هەنگاو بە هەنگاو ڕوونکەمەوە کو کردیە سفر. ئێستا ئەو پرسیارەکەم پرسیارە، ئەو پرسیاری 16ەیە، ئەو چ هەبوو؟ گەر تەماشاکەم لێرە 48 دابەش 2 سئ
کۆ چوار چ دەکەم 48ەکەی وەچی خۆی دەنووسمەوە دابەشەکە وەچی خۆی 2 جاران چەندە لێرانە سێە ئەگەر سێ بوو 48 دابش 2 جاران ئەگەر سێ بوو چ دەکەم 2 جاران سێ دەکا 6 شەشی کۆ دەکەمەوە لەگەڵ 4 48 دابش دەکەم بە لەسەر دا چونکە 6 و 4 دەکاتە دا با تۆزە دەکاتە دا 48 دابش دا دەکا چونکە دا یەک سفری هەیە دەتوانم یەک خانەی دانێم ئەو جا فاریزە چی دانێم دەکات 4 فاریزە 8 ئەگەر بمەوێ ئەگەر نەمەوێ ڕەنگە هەروەها بیهێڵمەوە دەکاتە 48 دابش دا ئەوە بەو جۆرەی ئەگەر پیتی سێ بوو ئەدی ئەگەر پیتی دوو بوو ئەو کات چڕوو دەدا وە چی دەبینن لێرە خوێندکاری ژیر 48 دابش 2 جاران 2 کۆ چوار 2 جاران 2 دەکا 4 4 و 4 دەکا 8 48 دابش 8 دەکا 6 ئەو جارێ ئەگەر پیتی یەک بوو 48 دابشی 2 جاران 1 2 کۆی بکەمەوە لەگەڵ 4 دەکا 6 48 دابش 6 دەکا 8 ئەو جارێ ئەگەر سفر بوو 48 دابش 2 جاران سفر هەر سفر تەنیا چارەکە و 48 دابش 4 دەکاتە 12 ئەوانەی کەماینە لێرە چونکە هەموو ئەو پرسیارانم چانە کردیا بەڵام ئەوەی کەمایتەوە خوێندکاری ژیر هەڵدەگرم بۆ خوێندکاری ژیر بەڵام لێرە ئەوانەی کەماینەوە بڕەکە سادە بکە ئەو پرسیارانە دەهێڵمەوە بۆ وانەی داهاتوو هەتا ئەو کات هەر خۆش بی.